حەسەن محەممەد ئەو باخەوانەی ڕۆڵی هەیە لە سەوزکردنی ژینگەی شاری سلێمانیدا. ئەو لە چوارچێوەی پلانی شارەوانی بۆ زیاتر سەوزکردنی ڕێگای تاسڵوجە سلێمانی کار دەکات. خۆشحاڵە کە بەشدارە لە جوانترکردنی سیمای شاردا. من ماوەیەکی زۆرە لەم داڕوانە ئیشەکەم ئەم داڕوانە بە شێکی چاک و ماقول ئەزانم کە لە دەوری شارەکەمان سەوزیەک دروستکەین بۆ هەوا جوان پاکوکتەی شارەکەمان. هیوادارم لە هاوڵاتیان و لە هەموو لایەنەکان بۆ پارێزگاری لەم دارانە کە ڕوانراوە. سەوزایی کاریگەریەکانی خۆڵبارین کەمتر دەکاتەوە و هەوای ژینگەش پاک دەکاتەوە. بۆ مەبەستەش شارەوانی سلێمانی ساڵانە سەوزکردن و ڕێخستن و پەرەپێدانی سەوزایی شەقامەکانی خستووەتە پلانی خۆیەوە و کاریشی بۆ دەکات. ئەو شتێک کە ئەتوانم بڵم خۆڵبارین کەمەکاتەوە تەنها ڕێژەی سەوزاییە، تەنها سەوزاییە. شتێشکە نییە تۆ بڵێ هەوای پێپاکەمەوە غەیری سەوزایی و دار و دەون و گوڵ نەبێت. لەبەرەوە ئێمەش وەکو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە پلانێک دوای کۆبوونەوە لەگەڵ بەڕێز سەرۆکی شارەوانی سلێمانیە هەستاوین بە ئیدامەکردنەوە و ڕێخستنەوە و جوانکردنەوەی هەردوو بلواری بازنەی مەلیک مەحموود و سلێمانی تاسووجە و لە کارەکانماندا بەس بۆ ئەم ساڵ بەس تەنها لەم دوو بلوارەیە نزیکەی 20,000 دار و گوڵ و دەوەنمان هەیە کە بەس تەنها لەم دوو بلوارەیە ئێمە نێژین و سەوزیانەکەین لێرە. بەرزبوونەوەی نیسبەی سەوزایی ئەبێتە هۆی کەمبوونەوەی هەم خۆڵبارین هەم پاکردنەوەی هەوا هەم پاکبوونەوەی ژینگە. شارەوانی سلێمانی لە ڕێگەی دوو کۆمپانیاوە کاری ڕێخستن و پاکردنەوە و ڕواندنی نەمام و گوڵ و دەوەنی هەردوو بلواری شەقامی تاسووجە سلێمانی و شەقامی بازنەی مەلیک مەحموود جێبەجێ دەکات کە لەگەڵەوەشدا سیستمی ئاودێری و خزمەتکردنی بەردەوامیشی گرتۆتە ئەستۆ. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.